ئەوانەی بەتەنگ حکومڕانی هەرێمی کوردستانەوەن خەڵکی کوردستان سەرقاڵ نەکەن بەوەوە کە پارێزبەندی لە ئێمە بسەنەوە. ئێمە بە پارێزبەندیەوە شانازیمان نەکردو و خۆمان نەپاراستووە. ئێمە خوا پشتیوان بێ بە دەنگی زیندوو حەقیقی خەڵکی کوردستان نوێنەرایەتی خەڵکمان وەرگرتەوە بۆی دیفاعیان لێ بکەین. پەرلەمانتار کە ئازادی ڕادەربڕینی نەبێ لەسەر قسەکردن لە دامەزراوەکانی حکومڕانی، بەڕاستی کاری پەرلەمانی مانای نامێنێ. ئەمانە کۆمەڵێ دەڵاڵی سیاسین دەستیان بەسەر حکوومەتا گرتووە بۆ خنکاندنی خەڵک، بۆ برسیکردنی خەڵک. هەر بەڕێزێک لەگەڵ هەڵگرتنی پارێزبەندی لە بەڕێز سۆران عومەر سەعیدە دەست بەسکاتەوە. بە دەنگی 57 ئەندامی پەرلەمان پارێزبەندی لە بەڕێز سۆران عومەر سەعید وەرگیرایەوە. دڵنیاش بن ئەوانەی کە بیانەوێ بە هەڵگرتنی پارێزبەندی پەرلەمانتارێکی کۆمەڵی ئیسلامی بترسێنن، ئێمە ئەوەمان هەڵبژاردووە، بە پێوە ئەمرین لەسەر چۆک ناژین.